زۆربەی ئەو خۆپشاندان و گردبوونەوە ناڕەزایانەی کە لەلایەن هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایانەوە ئەنجام دەدرێن لەلایەن حیزبە دەستڕۆشتوەکانی کوردستانەوە هەرزوو بە خۆپشاندانێکی گێرە شێوێنانە و هەبوونی دەستێک لە پشتی خۆپشاندانەکانەوە ناو دەبرێت بەبێ ئەوەی هیچ لێکۆڵینەوە و بەڵگەیەک بخرێتە ڕوو. بەشێک لە مامۆستایان دەڵێن لە هەموو خۆپشاندانێکدا دەسەڵات کوتەک و بۆری ئامادەیە بۆ پارێزگاریکردن لە کورسی و دەسەڵاتی و بەکردار کاتێک ناتوانێت ژیانی خەڵکی چاک بکات بە تێکدەر و گێرە شێوێن ناویان دەبات لە کاتێکدا زۆربەی خۆپشاندانەکان خۆڕسکن و هەڵقڵاوی بغزی پەنخواردووی گەلێکی چەساوەیە. 30 ساڵە ئەمان خەڵک سەرکوتەکەن تاو خەڵک بێزار بوو لێیان لەبەرەوە خەڵک بەردەوام یەتە سەر شەقام ناڕزایی خۆی دەرەبڕێ خۆپشاندانەکە حکوومەتیش ناچارە بێت بەدەم داواکاری ئەو خەڵکەوە ئەمڕۆ خەڵک سەرکوتەکات و تۆمەتباریانەکە بەوەی کە دەستی دەرەکیان لە پشتە سبەینی ناتوانێت ئەمەی بۆ ناچێتە سەر. بەڕاستی خەڵک ماندوو بوو لە گەمەکانتان خەڵک ماندوو بوو لە چەپەڵیتان لە پۆخڵەواتیتان کە بەرامبەر بە میلەتەکەی خۆتانێکن بۆی پێتانەڵێن ئەو سیاسەتێکە بەکارێن ئەم دەستی دەرەوەیە لە پشتی خۆتانە خۆتان تورکیایەنن خۆتان وڵاتانی ترێن کوردستانی پێوێرانەکەن ئەوە تا ڕۆژانە بینین بردومانەکرێ لەم لاولولاوە تورکیا بردومانەکە کەسێ ساحبمانێ کەسێ خاوەنمانێ ئەگەر خاوەندارێتیمانەکەیت و خۆی بە خاوەنی میلەتەکەی زانێ با قسە بکە بەرامبەر بە تورکیا با قسە بکە بەرامبەر بە ئێران کە ڕۆژانە سەدەها کورد ئەبینین ڕۆژانە بینین کوردەکان لە سێدارا درێن دەنگێکمان لێوە نایێت کە ڕاستەکەی باسی دەستی بێگاناکەی ئەوە لە پشتی خۆتەوە با خۆی لای بەرێ. بەڕاستی خۆپشاندانەکان هەمووی خۆڕسکیە هەمووی ناڕەزایەتی هەمووی ناڕەحەتیەکانی میلەتە هەمووی بێتاقەتی میلەتە و لە ناخەوە هەڵقڵاوە بەڕاستی. ڕۆژنامەنووسێک پەیوانیە ئەو خۆپشاندانانەی تا ئێستا ئەنجام دراون دەستیان لە پشتەوە بوو بێت بەڵکو خۆڕسک بوون و ناڕەزایەتیەکانی شەقام بوون ئەوە دەسەڵات بووە بۆ پەردەبۆشکردنی گەندەڵیەکانی خۆپشاندانەکانی بەلاڕێدا بردووە هەر نەشی توانی بێت بەهێز و زەبر و زەنگ ئەو کارەی ئەنجام داوە. سەرمەستوڕمێ لەوەی کە دەسەڵات بۆ هەمیشە هەوەیەکی دروست کردو بۆ هەموو ناڕەزایەتێک و دەستی دەرەکی بێت دەستی دەرەکی کێ بێت کەس لە هەرێمی کوردستان بەقەدەر دەسەڵات لەگەڵ ئێران و تورکیا و بەغا و هەموو ئەقلیمە ڕێگ نییە ینی خۆوانە دوژمنی ئەوان نین تاکو بڵێ دەستیان لەپشت بێت بە پێچانەوە خەڵکی ناڕازی گلەیی لەوان هەیە لە وڵاتانی ئەقلیمیە کە پشتیوانی گەورەی دەسەڵاتەکەن ئەم دەست لە پشتدانان تەنها تۆمەتە تەنها بۆ خاوکردنەوەی خەڵکە و ئەگەر مەبەستیشان حیزبەکانی ناوخۆ بێ دەروی دەسەڵات حیزبی سیاسی حەقیخۆیەتی مافیخۆیەتی خۆ پیشاندان کە ئەمە ناوینان ڕێ دەست لە پشت بوون ئەمە ناوێنرێ بەشداریکردن ناوێنرێت دەربڕی ناڕەزایەتی. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە تاکە دەستێک کە لە پشتی خۆپشاندانەکانەوە بێت دەستی برسێتی و بێکاری و دەستی مامۆستا و فەرمانبەرێکی قەڵەم بەدەستە کە 50 ڕۆژە بە گیرفانی خاڵی دەوامی کردووە یاخود لەو چلەی هاوینە موچەی مانگی 3 پێدەدرێت لە پشتی خۆپشاندانەکانەوە دەستی هەژاری و کرێچێتی گیرفانێکی خاڵی پڕی کردووە لەو دەسەڵاتە گیرفان پڕەی کە 30 ساڵە بە ناوی کوردایەتی و چاکسازی و خۆشگوزەرانیەوە میلەتیان ڕوبەڕووی هەژاری و دۆخێکی سەختی گۆزەران کردوتەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.